بەڵێ بەرزان هەر لەسەران بابەتە لەسەر بابەتی ئەو کۆنفرانسەی کە ئەنجام درراوە ئێستا میوانێکمان لەگەڵدای میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سارا بەرزنجی پێشکەشکاری بەرنامەی میتاڤێرس لە ڕادیۆ کوردستان کە ڕاستەوخۆ لە تونسەوە لەگەڵماندایە. دکتۆر سارا شەوتان باش، گەلێک سپاس، هەروەها دەستخۆشیشتان لێکن کە بەشدار بوون لەو کۆنفرانسە. گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدایە و چێ بوونەوانەی بەشداریان کرد؟ شەوی ئێوە بینەرانیشتان باش. کۆنفرانسی زانستی بەڕاستی یەکێکە لەو چالاکیانەی کە دەتوانین بڵێن ژێرخانێکی ئەکادمی زۆر بەهێز دەسەبەرەکات بۆ ئەو کەسانی لەلایەک بەشداری ئەکەن و هەروەها بۆ خودی ئەو زانکۆیەی کە بەشداربووان لێوەی هاتوون. هەڵبەتە ئەم کۆنفرانسەی کە ئەنجام درا لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە پایتەختی وڵاتی تونس لە زانکۆی منوبە کە یەکێکە لە زانکۆ حکومیەکان لەسەر ئاستی تونس، دەتوانم بڵێم زیاتر لە 300 توێژەر تیایدا بەشداریان کرد بە زمانە جیاوازەکانی فەڕەنسی و ئینگلیزی و عەرەبی و لە زۆربەی وڵاتانەوە تیایدا بەشدار بوون و زۆربەی تەوەر و پسپۆڕیە جیاوازەکان هاتنە بواری گەنگەشەکردنەوە و یەکێک لەو بابەتانەشی کە قسەی لەبارەوە کرا یاخود با بڵێن توێژینەوەی لە بارەوە ئەنجام درا بەداخەوە دەتوانی بڵێن کۆچی نایاساییە کە ئەمە تەنیا دیاردەیەک نییە لە کوردستان و لە عێراق بەڵکو دیاردەیەکی جیهانیە و زۆربەی حکوومەتە جیاوازەکان لە سەری دنیادا ئێوەی دەناڵێنن. باشە دکتۆر سارا، ئێوە خۆشتان بابەتێکتان هەبوو لەوێ پێشکەشتان کردو لەسەر کۆچی نایاسایی، ئاماژەشتان بە با بڵین زەختی عێراقی کردووە لەوەی کە موچە و بودجەی خەڵکی کوردستانی بڕیوە جگە لە شەڕی داعش. دەمەوێت بزانم کاردانەوەی بەشداربووانی کۆنفرانسەکە لەسەر بابەتەکەی ئێوە چی بوو؟ بەڵێ ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان لەو دانیشتنە زانستی کە ئەنجاممدا لە چوارچەوەی پێشکەشکردنی توێژینەوە زانستیەکەم بەشێکیان عێراقی بوون کە کاتێک من ئەم بابەتەم وروژان ئەگەرچی کۆچی نایاسایی وەکو لە سەرەتایە باسم کرد دیاردەیەکی جیهانیە و لە ڕابردووشدا بوونی هەبووە، بەڵام ئەمە زیاتر بەربڵاوترە دەتوانین بڵین لە دوای جەنگی داعشەوە، لە دوای ئەوەی کە پرۆسەی سیاسی و اقتصادی لە هەرێمی کوردستان تێکچوو، بە تایبەتی دوای ئەوەی کە ئێمە داوای سەربەخۆیی و ڕێفراندۆممان کرد، ئەمە بووە هۆکارێک بۆ ئەو ململانێ سیاسیانەی لە نێوان عێراق و کوردستاندا هەیە قوڵتر ببێتەوە، خزمەتگوزاریەکان بەرەو دواوە چوون، کێشەی بێموچەیی دروست بوو و هەروەها کێشەی بێکاری ڕووی لە زیاد بوون کرد. ئەمە جگە لەوەی کە ئاسەواری جەنگی داعشیش بۆ خۆی هۆکارێکی تر بوو بەوەی کە ناسەقامگیری ئەمن و ئاسایش بەداخەوە دروست بوو لە ناوچەکەدا و لە عێراق بەگشتی، ئەگەرچی ئەوان هاوڕا نەبوون لەگەڵم گەڕانیانەوە بۆ ئەو ململانە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئەگەرچی ئەمە بەشێکێتی بەڵام بەشە سەرەکیەکەی دەتوانین بڵین دەگەڕێتەوە بەڕاستی بۆ دوای جەنگی داعش، بۆ دوای هەموو ئەو کەڵەکە بووی ئابووری و ئەو بارگرژیە سیاسیانەی کە دروست بوو لە ناوچەکەدا، بە تایبەتی دوای ئەوەی کە کێشەی بێم. باش، زۆر باشە. زۆر بەڕێز دکتۆر سارا بەرزنجی پێشکەشکاری بەرنامەی میتاڤێرس لە ڕادیۆ کوردستان 24 بەشدار بوون لەگەڵوان لەم گەشتەی هەواڵەکان. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان، سەرکەوتوو بن.